ساڵتان لێبێت بەیانیتان باش بۆ هیوایی کە ڕۆژێکی باشتان دەست پێ کردبێت. ڕۆژ باشی ئەم بەیانیەمان بۆ ئێوە لە بەیانی 24 بۆ شێوەیە بێت کۆمەڵێ بەرگە و بابەتمان بۆتیان ئامادە کردووە بۆ هیوایی کە بابەتەکان سوود بە ئێوە بگەێنێت. بابەتی و بابەتانشتان بۆ بکەم سەرەتا کە چی و چین، جا دواتر دەچێت ناو پرۆگرامەوە کە میوانمانە بێت، راپۆرتمانە بێت و ئەو بابەتانی کە گرنگن بۆ ئێوە لە ژیانی ڕۆژانەیە سەبارەت بەوانە زانیاری وەربگرن، ئەوە لە پرۆگرامی بەیانی 24 ئەتوان زانیاری سەبارەت وەربگرن. ڕێکخراوی کوردستان بۆ هاوکاری یاخود هاریکاری نەخۆشانی شێرپەنجە بە هاوکاری تیپی مۆسیقای سلێمانی کۆنسێرتێکی خۆبەخشانەی ساز کردووە کە تایبەتە بۆ کۆمەکردنی نەخۆشانی شێرپەنجە. جا بابزانین ئەم کۆنسێرتە لەکوێ سازەکرێت، کێن هونەرمەندەکان تیا و ناو پرۆگرام بزانین. واجگە لەوەش وەزارەتی پەروەردە دەزانین کە ئێستا پرۆژەیەکی بۆ دروستکردنی ڕاهێنەری پەروەردەیی ڕاگەیاندووە. لە پرۆژەکە 600 مامۆستا ناونیشانی ڕاهێنەری پەروەردەییان پێ ئەدرێت. زانین چۆنێتی سیستەمی بەڕێوەچوونی ئەم پرۆژەیە چییە و لەکوێ ئەم پرۆژەیە بەڕێوە دەچێت، ئامانجلی چییە، ئەو ئەمڕۆ میوانیشمان سەبارەت بەوە ئەبێت. ئەمانە ئەو دوو بابەتە گرنگ و سەرەکیە کە لەناو پرۆگرامان هەن، جگە لە ئەو راپۆرت و پاکێجانەی کە بۆ ئێوەی بینەری یانی 24 ئامادەکرا. لە ئەڵمانیا زانا و ئەکادمی کورد دکتۆر ئیبراهیم مەحموود فیلمێکی دۆکیۆمنتاری لەسەر پێشکەوتنەکانی باشووری کوردستان لە نێوان ساڵانی 1993 تاوەکو 2003 بڵاو کردوەوە. ئێمەش لێرە بەشێک و سەبارەت بە فیلمەکە چەند زانیاریێکتان بۆ دەخەینە. Di navbera du rojan de bi temamî jiyan hate guhertin. Dîmenên şer û paşmawên wî şerî nemane. Lê bêhna şewatê zû bi zû dernakeve. Di vê filmê de dem hatiye guhertin. û 20 sal ketine di navbera dîtina yekemîn ya derhênerî de û dema kişandina filmî. Doktor İbrahim Mahmud ev bûyer belge kirî, anîne Almanya û xwest wan bûyeran nîşanî Kurdistaniyan bide. Lê film ew bû sala 93 çûm Oxtê Kurdistan hinekî azad bû, ez çûm film çêkir, ez mehekî me hemû başûrê Kurdistan geriyan bi rastî. Armanca sereke film dikarê bêjê propaganda bû ji bo em bidine xuyakirin ji dijminê Kurda re, ji dijminê me re û ji dosê me re jî got Kurd eger azadiya wî hebe karê xwe bi rêve bê. Nifşên berê yên Kurdan kêm zêde heydarî van agahiyan in. Lê ev gencên nûhatî û Kurdistan nedîtî ji wan re ev pêşketin moralekî bilind e. وقتی مدی خلق قچکد ما کرد به عمره من جمعی چکترن کنی ما پروژه بلند بانو کنی کردستان چه کربون کردستان جوی ماستر کربون که کس ما خوز ام کرد بسر کافن از دفتر خوینم ام خوزن ام بسر کافن که کرد نه ام خوزن نه بس کردستان مازم بکن ام اقلی خو مازم بکن که ام کن من کردستانی جم مازم بکن و وقتی من فیلم نری هرچی از خونگرم بیم که ام نوی کردستان لخلق پیش خلقی کن و ام بسر خینم. Dîmenên filmê ji xala Sînoriya Ibrahîm Xelîl ve dest pê dikin, heta digihin Perlemanê Kurdistanê û avakirina hikûmet û hêzên leşkerî. Di çarçoveya pêşketina medya Kurdî de û alavên belavkirina gotar û peyamên Kurdistanê ji bo cîhanê. Kawam Hemedemîn Kurdistan 24 Bottrop Almanya. باسەرێک لە مووسڵ بدەین دەزانین کە لە دوای ئەوەی کە داعش هێرشی کردە سەر مووسڵ ئیتر بە دوای خۆیان وێرانکاری بەجێ هێشت و تاوەکو ئێستاش حکوومەتی عێراقی ناتوانێت ئەو ناوچەیە ئاوادان بکاتەوە بە پێویست یا بەو شێوەی کە پێویستە هاوڵاتیان تێدا بژین. ئەو پێشترە و پێشکەوتنانەی کە تیا هەبوو و ئاوادانی تیا هەبوو ئێستا وێران کراوە و چاک نەکراوەتەوە. یەکێک لەوانە لە سنتەری مووسڵ چەندین بازاڕی بەناوبانگ هەبووە. ئەو بازاری سەرجەخانەکان لە ناوچەی مووسڵی کۆن یەکێک بوو لە بازاڕە ناسراوەکان کە بوو بۆ شوێنی سەدان پزیشک و نۆرینگە لەوێ هەبوون.
لە چەندین پارێزگا و ناوچە جیاوازەکانی عێراق نەخۆش سەردانی ئەوەیە کرد چونکە زۆرێک لە پسپۆڕەکان و دکتۆرەکانی عێراق لەوێ نۆرینگەیان هەبوو. جا ئێستا نۆرینگەکان داخراون ئەوە هیچ بازاڕەکەش وێران بووە و هیچ شتێکی وەکو پێشتر نەماوەتەوە. حەجی جەمیل ڕۆژانە لەوێ جادەی هاتن و چۆنێ دکا بیر هاتن هەنا بێ هیڤی بوویە جارەکە دی نۆشدارێن نافدار لەوی جیهی وەگەڕن. هەموو یێ وێرانە تەنێ حکوومەتێ جادە چێکریە لێ ئاواهی نەچێکردنە ئێرە جادەکە گرنگ و جێ نۆژدارێن باژێڕی بوو ژە هەموو عێراقی قەستە vê جادە دەکردن و نۆژدارێن نافدار مینە عاسم تەحسین و عیماد هاشم و چەندین نۆژدارێن دن. 5 ساڵ دەرباز بوون و باژێر هاتی ئازادکردن لێ پاشماوێن شەڕی و تابلۆێن نۆژداران هەلاویستی وەک خۆمانە بەشێک ژوو دوکانداران هەوڵ دەدەن ژیانێ لێڤەگەڕینن. لا الدكاترة عاد تقبل ترجع لا حكومة عاد تيجي نه بزیشک و دیگران کلینیکن خو نجی حکومت گرنگیه به جاده ده سردمکی لوی داره جبر قلبالغی جهت نبو لنها ام هاتناش بیر کردن. العالم تغيرت الدنيا صارت ذاك الجانب كل الاهتمام الحكومة المحافظة كلها بذاك الجانب. زێدەتری 300 نۆژدار و تاقیگەه و کلینیک لە هێرە هەبوون نافدارە بسەرچخانە بەشێک ژە نۆژدارێن ڤیجیهی لەسەر ئاستێ نۆژدارێن جیهانێ نافدار بوون لێ تنێ بیرهاتن بۆ خەڵکێمانە. ئەڤە ئێکش کلینیکە نۆژدارێن نافدار لەسەر ئاستێ پارێزگای و تەڤای عێراقێ ڕەنگەل سەردەمەکی بسەدان نەشتەرگەریەن سەرێن مرۆڤ بەکرینە لێ نەها ئەڤە 5 ساڵن و ئەف کلینیکەژی ئەدگەل نۆژدارێن vê cadê nevegeriyayîna cihê xwe. Derman Bahdîrî Kurdistan 24 Mosul. سەنتەری توێژینەوەی زانستی نەخۆشخانەی هیوا لە سلێمانی هەستاوە بە ئەنجامدانی هەڵمەتێک. هەڵمەتەکەش پشکنینی پرۆستاتە بۆ هاوڵاتیان و دانیشتوانی سلێمانی و دەوروبەری ئەم هەڵمەتە بێبەرامبەرە و ئەوەی زۆرترین هاوڵاتیان سەردانی سنتەرەکە بکەن ئامانجلی لە هەڵمەتەکە ئەوەیەکە زۆرترینی خەڵک بچنە ئەوە و سەردان بکەن و لە ئەنجامدا پشکرین بکەن. لەو ڕێگەیەوە بتوانرێت کە دەستنیشان و کۆنتترۆڵی نەخۆشیەکە بکرێت بەم شێوەیە. دوای بیستنی هەڵمەتی پشکنینی بێبەرامبەر بۆ نەخۆشی پرۆستات لە گوندەکەیانەوە خۆی گەیاندۆ تا سلێمانی و پشکنین بۆ خۆی دەکات. مامقادر تەمەنی 72 ساڵە و زیاتر لە 15 ساڵ تووشی شێرپەنجەی جۆری پرۆستات بووە. بەڵام دۆخی تەندروستی باشە و توانیوێتی بەسەر نەخۆشیەکەیدا زاڵ بێت. باسی ئەم نەخۆشیە کریا و منیش یەکسەر تەکسیەکم ورد و هاتم بۆ ئایرە فەحسی ئەو نەخۆشیە بکەم من پرۆساتمە ئەمەوێ بزانم دکتۆر چاک مەکاتەوە خراپ مەکاتەوە ئەبوو ئەوە هاتی. واتە خۆت پێشتر زانیتە کە ئادەمێ ساڵە ئەزانم پرۆساتمە بەس وەکو چارەسەرم نەکرد لێ بڵێین ئەمەلیاتێکم کرد ناجیان نەبوو دوای ئەوە هەر زیاتر بوو ئەمەوێ بزانم بە چ دەوایەک ئەو نەخۆشی ئەفۆتی هاتیم بۆ دەواکەیە گەڕێم. سنتەری توێژینەوەی زانستی نەخۆشخانەی هیوا بە ئامانجی کۆنتترۆلکردنی ڕێژەی توشبوون بە شێرپەنجەی پرۆستات هەڵمەتێکی پشکنینی بۆ دیاریکردنی شێرپەنجەی پرۆستات دەست پێ کردووە. پشکنینەکان لە ڕێگای 5 تیمی خۆبەخشەوە ئەنجام دەدرێت. ئەو کەسانەی سوودمەندیش دەبن تەمەنیان دەبێت لە سەر و 55 ساڵەوە بێت. لەبەر زۆری و باوی جۆری شێرپەنجەکە دووهەمیان هەنێ جار ئەم جۆرە شێرپەنجەیە لە مەرحلەی ئەهۆڵا هیچ نیشانەیەکی نییە هیچ ئاعرازێکی نییە کەسەکە هەستی پێ ناکە کە ئەمە توشبووی شێرپەنجەیە کاتێک کە ئاعرازی بۆ دروست ئەبێ نەخۆشیەکەی تەشەنەی کردو لە مەرحلەیەکی متەقەدیمایە بۆیە ئێمە پێویستمان زانی کە هەستن بەم پرۆژەیە پشکنینی پێشوەختیان بۆکەین بوو ئەگەر خوا نەخواستە توشبووی شێرپەنجەکە بوو لە مەرحلێکی ئەهۆڵا عەلەقەل تەشخیص بێ و بتوانین نەخۆشیەکەی تێپەڕێنێ و چاک بێتەوە لی.
پرۆستات بە دووهەم جۆری بربڵاو لە جۆرەکانی نەخۆشی شێرپەنجە لە جیهاندا لە دوای شێرپەنجەی مەمکدا دەدرێت. ساڵانەش بە ڕێژێکی بەرچاو لە هەرێمی کوردستان شێرپەنجەی پرۆستات لە ناو پیاواندا تۆمار دەکرێت، بە تایبەت ئەو کەسانەی کە تەمەنیان لەسەر و 50 ساڵیەوەیە. دالیا کەمال، کوردستان 24 سلێمانی. ئەڵە بێگومان ساڵانە جۆرەها چالاکی ئەنجامەدرێت بۆ نەخۆشانی شێرپەنجە، هەندێک جار کۆکردنەوەی یارمەتی و هاوکاریە بۆیان، هەندێک جار بەم شێوەیە یارمەتی دەدرێن کە بەبێ بەرامبەر پشکنینیان بۆ ئەکرێت و هەندێک لە چالاکیەکانیش کە ئەکرێن چالاکی هوەرین. بۆ نمونە ڕێکخراوی کوردستان بۆ هاریکاری نەخۆشانی شێرپەنجە ئەم ساڵ بە هاوکاری تیپی مۆسیقای سلێمانی هەستاون بە ئەنجامدانی چالاکیەکی هوەری کە کۆنسرتێکی خۆبەخشیە تایبەتە بە کۆمەکی نەخۆشانی شێرپەنجە و ئەم بەیانیە دەبانێت زیاتر سەبارەت بە ئەم کۆنسرتە و ئامانجەکەی گفتوگۆ بکەین. ئەویش میوانمان لەگەڵ دەبێت لە سلێمانیەوە خالید سەرکار میوزیک ژەن. ئەم بەیانیە میوانی بەیانی 24 بەخێراتی کاک خالید، سپاس دەکەین کە ئەم بەیانیە لەگەڵمان ئامادەیت. دیارە ئێوە کۆنسرتێکتان بۆ کۆمەکردنی نەخۆشخانەی شێرپەنجە ساز کردووە، ئەنجامتان داوە، هاوکاریتان لەگەڵ ئەوان کردەوە، ئەوان لەگەڵ ئێوەیە و بە هەردوو لە بەتەمان ئەم کۆنسرتە ئەنجام بدەن. ئامادەکاریەکان چیتان کردووە و دواتر باس لە ئامانجەکانی ئەنجامدانی ئەم کۆنسرتە دەکەین. زۆر سپاس بۆم دەرفەتەوە بۆ ئەم چاپێکەوتنە. سەرەتا بەڕاستی لە کانگای دڵمەوە هیوادارم ئەو نەخۆشیانە چارەسەر بکرێن و تەندروستیەکی باشیان هەبێت و کەس پێویستی بەو عیلاجانە نەبێ. بەڵام تیپی مۆسیقای سلێمانی لەگەڵ ڕێکخراوی کوردستان بۆ هاریکاری نەخۆشی شێرپەنجە هەڵساون بە ئەنجامدانی ئەم کۆنسرتە. ئەم کۆنسرتە خۆبەخشە، ئەم کۆنسرتە بە بلیتە، بلیتەکەی نرخێکی زۆر گونجاوە کە 5,000 دینارە کە هەموو کەسێک ئەتوانێت بێت بەشداری بکات لەو خێرە لەو کۆنسرتە بۆ ئەوەی کەوە زەردەخەنەیەک بخاتە سەر لێوی ئەو توشبوانی ئەو نەخۆشە. لە هۆڵی تەلاری هونەرەکرێت لە 15 ڕانی ڕۆژی شەمەی داهاتوو کاتژمێر 3 پاژنیوەڕۆ. هیوادارم کە جەماوەرێکی زۆر ئامادەی ئەم کۆنسرتە ببن کە هونەرمەندان بە تایبەتی تیپی مۆسیقای سلێمانی کە لێرە خۆشم ئەندامێکی ئەو تیپەم باشە مامۆستا خالید ئەگەر داپێچینە سەر ئەندامانی ئەو با بڵێن ئەو میوزیک ژەنەکان یاخود ئەو هونەرمەندانەی کە لە کۆنسرتەکەن، ئەمە یەکەم جارەکە تیپی مۆسیقاکەی ئێوە ئەم هاوکاریە دەکات یان ساڵانی تریش کردوتانە؟ نەخێر ساڵانی کەش کراوە. تیپی مۆسیقای سلێمانی و تەمەنی زیاتر لە 55 ساڵە دامەزراوە. هەر لە سەرەتایی دامەزراندنی ئەتوانم تا ئێستاش بڵێم چەندەها جار لەگەڵ ناخۆشەکانی جەماوەری کوردیا بووە و بەبێ بەرامبەر کاری خێری بۆ کردوون و کۆمەشی کۆ کردوێتەوە. زۆر باشە. ئەم جارش بە شانازیەوە ئەڵێم مامۆستا خالید ئەم جارە کێ بەشدارە بن وەکو هونەرمەند و میوزیک ژەن لە کۆنسرتەکە؟ بەڵێ میوزیک ژەنەکان باشترین ژەنیاری تیپی مۆسیقای سلێمانی ژمارەیان زیاتر لە 14 ژەنیارە بێت لە هەموو ئامێرەکانی ینی بە تێکەڵی و هەروەها لە گۆرانی بێژەکانی 4 گۆرانی بێژی دەنگخۆش بەشداریەکەن، هیچیان کەویارە کە هەمومان جۆمانە دەنگی بۆ ئەزانین کە چەند دەنگێکی بەسۆزی هەیە و هەروەها کاکە هەردی و عوسمان عەلی کوڕی هونەرمەندی گەورەی کورد عوسمان عەلی ئەویش بەو دەنگە خۆشەکەی و دوای ئەویش نیان عەبدوڵڵا کە ئەویش خاوەنی دەنگێکی زۆر بەتوانە و خۆشە و لەگەڵ وڵڵاهی ئەو کوڕیش کەشمان هەیە. زۆر باشە ناوەکەیم بیرکەوێت. باش هەر کاتە ناوەکەی بیرکەوێت. کاک خالید مامۆستا ئەو کەسانی کە
دێنە کۆنسرتەکەەوە جگە لە خەڵکێکە بە مەبەستی هاوکاری و یارمەتیدان بلیچەکە دەکڕن و دێن ئایا خودی نەخۆشانی شێرپەنجەش بەشدارن بۆی کە کاتێکی خۆش بەسەر ینی مەسی جەناب ئەوەیە نەخۆشەکان بێن بۆ بەڵێ بۆ دیتنی وەکو میوان ئێمە بێگومان بەڵێ ئێمە بێگومان کارتی داوەتمان نردووە بۆ هەم سنتەری ژیانەوە و هەم بۆ نەخۆشخانەی هیوا و دکتۆرە بەڕێزەکانیشان بێگومان تیا ئەبێت لە ناڵێم هەموو بەڵام تیا ئەبێت کە توژوانی نەخۆشەکەش بێن بۆ بەشداریکردن لەو کۆنسرتە خێرخوازیە. زۆر باشە مامۆستا مەزەنداکەن چەندێک خەڵک بێت و بینەری ئەم کۆنسرتە بێت و یارمەتیتان بدات. وەڵا بەنسبەت ئێمەوە مە حەزەکەین هۆڵەکە پڕ ببێ. هۆڵەکە نزیکەی وابزان 1500 کورسیە پێمان خۆشە حتا ڕاڕەوەکانیش پڕ بێ لە خەڵک ئەوە نەمان پێ باشە چونکە زیاتر ئێمە هیوادارین لەو مەبلەغەیکەوە دەستنیشان کرا یاخود ئەمانوێ جیهازی باشی پێ بکڕین بۆ ئەوەی کەوە هاوکاری بە تایبەتی سنتەری ژیانەوە بۆ تیشک بکەین بۆ ئەوی چارەسەری ئەو نەخۆشیە بە زوویی بکرێ بۆ ئەو نەخۆشانە هیوادارین جیازێکی باشیان بۆ بکڕین و بتوانین ئەو ئەرکە لەسەر ئەو سنتەرە کەم بکەینەوە و یارمەتی نەخۆشیانی شێرپەنجە بین کە لە زووتر عیلاج بکرێن و زووتر بەدەنگیانەوە بچێت و زووتر ئینشەڵا شیفای تەواویان بۆ بێت. زۆر باشە. مامۆستا خالید ئێوە وەکو هونەرمەندێک کە باستان کرد لە زۆرێک لە بۆنەکانی کوردستان و هەر خوانەخواستە خەمێک کە بوو بێت ئێوە بە شێوەی هونەری بەشداریتان کردو بۆ ڕەواندنەوەی ئەو خەمانە پێتان وایە تا چەندە ئەمە کاریگەری هەیە و تا چەندە ئەمە ڕوحی نیشتیمان پەروەری ڕوحی هاوکاریکردن لە ناو کووردا زیاترە کات و چۆن ئەتوانێت ئەمە بکرێ بە کللتور. ئەمە پرسیارێکی زۆر جوانە. هونەرمەند هەر لە ناخیا یەکێک لە حەزەکانی ئەوەیە کەەوە خزمەتی میلەتەکەی خۆی بکە. ئیتر لە ڕێگەی هونەرەکەیەوە بێ بە ڕێگایەکی تر بێ بە نووسین بە کەلتورەکەی خزمەتی میلەتەکەی بکە. جا ئەم هونەرمەند ئەو ناسکە ئەو هەستە ناسکەی کە هەیەی و ئەوێ ئەو پەیامە جوانەی بگەێنێت بێگومان هونەرمەندان لە هەموو شارەکانی کوردستانە ببێ بە نەریتێکی جوان کە هاوکاریان بکەن لە کاتی ناخۆشی میلەتەکەشان نەک خۆی هونەرمەند دایمان بە تایبەتی هونەری مۆسیقا و گۆرانی لە کاتی خۆشیەکانە زیاتر دیارە بەڵام ببێ بە نەریتێکیش کە لەو کاتانەی ناخۆشیە و خەڵک برسیە و خەر نەدارە و نیەتی و نەخۆشە و نەخۆش زۆر بووە بتوانن کەوا کۆنسرتی خێرخوازی بە بلیت بکەن بۆ هاوکاریان بکەن. شاری سلەیمانی من زۆر چاک یەتە یادم لە ساڵی 1950 لافاوێکی گەورەی یای بەم شارە ئەو کاتە تیپی مۆسیقای مەولەوی هەبوو کە هونەرمەندانی خوالی خۆش بوو قار دیلان و حەمە ساڵە دیلان و لێم یۆحەنا و ئەوانە ئەندامی ئەو تیپە بوون. کۆنسرتێکی خێرخوازیە ئەو کاتە جاران پیانەوە ئاهەنگێکی خێرخوازیان کردووە بۆ شار و سلێمانی بۆ لێ قەوماوەکانیان و بەبلید بۆ و پاریان بۆ کردوونەتەوە لە زۆر شوێن و شارۆچکەکانی کوردستانی خۆمان پاریان کۆ کردوەوە بۆ شاری سلێمانی کەواتە هونەرمەند ئەگەر وەکو قسەی جەناب وتی ببێ بە کەلتورێک بتوانێت ئینشاءڵڵا نەک تەنها هەر لە خۆشیەکانیا بێ لە ناخۆشیەکانیشە هاوکاری میلەتەکەی خۆی بکات. زۆر باشە. مامۆستا خالید ئەو بلیتانە لەکوێ دەست ئەکەوێت ئێستا ئەو بینەرانی کە دەمان بینن ڕەنگە حەزکەن بێن بەرەو سلێمانی ئەوانی کە لە شار و شارشکەکانی دیکەن لەکوێ دەتوانن بلیتیان دەست بکەوێت و تاوەکو ئێستا دەستکراوە بە فرۆشتنی بلیت؟
بەڵێ دەستکراوە بە فرۆشتنی بلیت بە تایبەتی ئەندامانی ڕێکخراوەکەمان دەستیان خۆش بێ بردویانە بۆ هەموو ئامادەیی و کۆلێژ و ئەو شوێنانەی کە پێویستە و بە تایبەتیش لە هۆڵەکە لە هۆڵی تەلاری هونەر پێش چوونە ژوورەوە ئەو بلیتانە ئامادە کراوە و خەڵک دەتوانێت لە هۆڵەکە بلیت بکڕێت و لەوێوە اینجا داخلی ناو هۆڵەکە ئەبێت بەڵێ لە بەردەم هۆڵەکە بلیتەکان ئەفرۆشرێت. زۆر باشە. مامۆستا خالید سەرکار میوزیک ژەن لە سلێمانیەوە نمونەتان هەر زۆر بێت دەستەکانت خۆش بێت کە لەگەڵمان بوویت. زۆر سپاس بۆ بەشداریکردن لە پرۆگرامی بەیانی 24. زۆر سپاسیش بۆ ئێوە و بۆ هاوکاریتان و هیوادارم بەهۆی تیڤەکەتانەوە و ئێوەش بتوانن ڕێکلامەکەی ئەم چەند ڕۆژەمان ماوە ئەو ڕێکلامی کە هەیەی بۆ پێویستە کە بۆ کۆنسێرتەکە ئێوەش چەندەها جار لێی بنەوە بۆی ژمارەیەکی بەرچاو و زۆر بێنە ناو هۆڵەکەەوە و زیاتر کە بێن یعنی وایە زیاتر ئێمە دەستکەوتمانە بێ بۆ ئەوەی کەەوە ئەوانی کە پێویستە بیکڕین بۆ ئەو سنتەرانە کە پێویستیان بە جیهازە بە تایبەتی هیوادارم کە ژمارەیەکی زۆر بێنە ناو هۆڵەکە. زۆر سپاسیش بۆ ئێوە. سپاس بۆ ئێوە بۆ هیوایە. سپاس. باسی کۆنسرت بوو دەینە سەر باسی فستیڤاڵ. فستیڤاڵێکی کولتوری هەیە کە ناوی ڕێیا سوورە لە دیاربەکر بەڕێوەچێت. هەر لە فستیڤاڵەکە پێشەنگایەکی شێوەکاری و وێنەکێشان کە وێنەکێشانی هونەرمەندانی ئیتالیە کراوەتەوە کە سەرجەم ئەو وێنانەی پێشاندراوە گزارش بوونە لە دیوی ئەو وێنەکێشانەی کە تابلۆکانیان نمایش کراوە. لاواهیا حماما پاشایا دیاربکر چل برهمه ویناسازن ایتالی پێشەنگەهێکی هاتن پێشکەشکردن و خوێندەکارên بەشên هونەری حتا wênesazên Kurd serdana pêşengehê dikin. Ömer Öşê wênesaz ku niha li ser wênesazî master dike, dîne ziman ku di hunera wênesazî de ew çanda hunermendê ku wênesaz dikin serekî dibîne û naskirina şêwazên cuda yên hunermenda jî ji bo wênesazî giring dinirxîne. Baktığımız zaman günümüze dema ku em li vê pêşengehê digerin dibînin ku wêneyên di serdemên cuda de hatine çêkirin û wêneyên ku di salên dawiyê de hatine çêkirin pêk ve hatine pêşkêşkirin. Zêdetir xebatên pentûr û klasîk di pêşengehê de cih digirin. Lê di wêneyên salên nêzik de jî bandora çanda popîler û peyzajê derdikeve pêş. Di pêşengeha wêneyên min de jî dikarim bibêjim ku şêwaza peyzajê bi bandor e. خوێندەکارên بەشên هونەری û خوێندەکارên بەشên din ku heza hunera şêwekarî wênesazî li gel wan heye jî vekirina pêşengehên wiha giring dinirxînin. Sergi görmek için geldim. Di çalakiyên festîvalê de min evil serdana pêşangehan kir ji ber ku wênesazî ji zerokatiya min ve bala min dikişîne. Ez bi xwe bijîşkî dixînim. Lê li mala min boyax û keresteyên min hene û ez xwe bi xwe wêneyan jî saz dikim. Li pêşangehan digerim da ku bibînim ka wêneyên çawa û bi çi şêvazan çê dikin. Üniversiteye yeni başladım. Ez li pola yekem dixwînim û serdana pêşengehan ji bo me gelek sûdbexşin. Em bi saya van pêşengehan xet û xêzên hunermendên cuda dibînin û derfetê ku ji hunera hunermendên cuda ceribandin û ferbûnên nû tomar bikin bi dest dixin. Di festivala çandiya Rêya Sûrên Diyarbekirê de li gel çalakî û pêşengehên din pêşengeha wêneyên wênesazên İtalî jî hatiye pêşkêşkirin. Welatî di nav rojê de serdana pêşengehê dikin û li ser wan tabloyan xet û xêzên wênesazên İtalî temaşe dikin. Sıddık Eren, Kurdistan 24, Diyarbekir. 12 milyon kes li Êran û Rojhilatê Kurdistan li temenî hawsergîrîkirdin dan بەڵام بەشی زۆریان بەهۆی قەیرانی ئابووری ناتوانن هاوسەرگیری بکەن. وا ناوەندێکی فەرمی ئێرانیش ڕاگەیاندووە کە لە 10 ساڵی ڕابردوو خواست بۆ هاوسەرگیریکردن 50% کەمی کردو. لە 10 ساڵی ڕابردوودا ئاماری جیابوونەوە یان تەلاق لە ئێران دوو هێندە زیادی کردووە و ئاماری هاوسەرگیریش 36% کەمی کردووە.
ئەوە ئاماری فەرمی ناوەندی ئاماری ئێرانە و چیتر بەرپرسانی ئێرانیش نایشاردنەوەکە ئەو گرفتە خەریکە بەرەو قەیران دەچێت. تەنانەت کاریگەری لەسەر پیربوونی دانیشتوانی ئەو وڵاتەش داناوە. سەبارەت بە هۆکارەکانیش ڕای جیاواز هەیە و قەیرانی ئابووریش بە هۆکاری سەرەکی دەزاندرێت. ژیانی هاوبەشی بەهۆی مشکلاتی اقتصادی تشکیل نادرێتن چونکە جوانەکانی شغڵیان نییە بەخصوص کوڕەکان چونکە لە شاری ئێمە بەخصوص هیچ کار و دەرامەدێکیان نییە بەو خاطرەی ناتوان ژیانی هاوبەشیش تشکیل بدەن و گرانی خان و نەبوونی خان و نەبوونی دەرامەد دوو هۆکاری سەرەکین کە جوانەکان ناتوان تشکیلی زندگی بدەن. لە ئێستادا زیاتر لە 12 میلیۆن کەس لە ئێران و ڕۆژهەڵاتی کوردستان لە تەمەنێکدان کە بۆ هاوسەرگیری گونجاوە. بەڵام بەپێی ئاماری فەرمی 33% ئەو کەسانە تەنانەت ئەگەر کەسی گونجاویش بدۆزنەوە بەهۆی دۆخی خراپی ئابووری ناتوانن هاوسەرگیری بکەن. ئەوە جوای کردووە کە تەمەنی ئەو کچ و کوڕانەی هاوسەرگیریان نەکردووە لە 35 ساڵ نزیک بێتەوە. ازدواجان لە شارەکان کەم بووە بەهۆی جوانەکان لە 22 ساڵ بۆ سەرێژنێ دێن بەهۆی کە کەمبودی کارە کەمبودی پوڵە خەرج گرانیە کچەکان بە کوڕەکان دەڵێن ئیزدواج دەکەین ناتوانن بەهۆی کەمبودی پوڵ کەمبودی کار لە شارەکان مەسەلەن کەمبودی کار هەیە پوڵ هەیە جوانەکان بێکارن هیچ کارێک نەبیکەن. جگە لە هۆکاری ئابووری ئەحزەم کەریمی یاریدەدەری سەرۆک کۆماری پێشووی ئێران ڕاگەیاندووە کە دۆخی ناسەقامگیری سیاسی و کۆمەڵایەتیش سەری لە لاوان شێواندووە و بەشێکیان لە ترسی سەرکەوتو نەبوونی هاوسەرگیریەکە ناچنە ناو پرۆسەکەوە. تاکو ئێستاش هەوڵی لایەنە پەیوەندیدارەکان بۆ هاندانی لاوان بۆ ئەوەی هاوسەرگیری بکەن سەرکەوتو نەبووە. وەزارەتی پەروەردەی حکوومەتی هەرێمی کوردستان پرۆژەی ڕاهێنان و کارامەیەکانی مامۆستایان بۆ گەشە پێدانی پەروەردەی بۆ مامۆستایان دەکاتەوە و مامۆستایان لە سەر جەمناوچەکانی کوردستانیش ڕاهێنانیان پێ ئەدرێت و لەبەرکە بزانین چەند کاتژمێر ڕاهێنانیان پێدەدرێت و بەسەر چەند قوتابخانەیە دابەشبوونە و هەر ڕاهێنەرێک نزیکەی چەند قوتابخانە بۆیان دیاری ئەکرێت و هەروەها ئەو مامۆستایانش کە ئەو ڕاهێنانە وەردەگرن لە چ پسپۆڕایەتیەکەن ئەمانە هەمووی ئەچێتە چوارچەوەی ئەو پرۆژەیە کە بە ئامانجی بەرزکردنەوەی ئاستی خوێندنە لە قوتابخانەکان. جا میوانیشمان سەبارەت بەوە دەبێت و زیاتر زانیاریتان پێ ئەدەم لەسەر ئەو بابەتەی کە خوێندومەتەوە. بەڕێوەبەتی مەشق و ڕاهێنانی پیشەیی سەر بە وەزارەتی پەروەردەیە. دوای چەندین ساڵ خولەکانی ڕاهێنانی پیشەیی بۆ مامۆستایان دەکرێتەوە و کار لەسەر کارامەیی وانەوتنەوەی مامۆستایان دەکرێت. هیچێک لەو مامۆستایانەی ساڵانێکە ڕاهێنەری پەروەردەییە و وانەکانی خولەکە دەڵێتەوە ئاماژە بۆ دەکات پێویستە مامۆستایان لەگەڵ خوێندن پەروەردەش بکەنە خاڵی سەرەکی بۆ قوتابیان. کۆمەڵێ مەتودی وانەوتنەوەی نوێ هەیە و ئەو مێتودانە دەبێت کۆمەڵی ئامانجمان بۆ بپێکێ بۆ نمون بەرزکردنەوەی کارایی خوێندکارە بەشداری خوێندکار دەبێت بەشدار بێتە کاینێک لە پرۆسەی فێربوونە بەشدار بێ نەک ئێمە و مامۆستا بەشدار بین و کۆمەڵێ مەتودە ئەو مێتودانە کە دەخوێنین لە پۆلەکان پیادەی دەکەین لەگەڵیانە نمونەی کردەی پێشکەشەکەین دوایەوە ئەوان بۆ ئەوەی مامۆستاکانی کە لەسەر ئەمانە ڕابهێنن بۆ ئەوەی مامۆستاکان لە پۆلەکانی خۆیانە کار بەمانە بکەن. ئەلان دوێنێ مامۆستایە چۆ مێتۆدی سوکراتی پیادەکە لە قوتابخانەکەی خۆی باسی کاردانەوەکەی بۆ مەکرد کە چەند گەشە سەندنێکی زۆرە ئەمەی خوێندکار قسەکە شەرمن نەبێ گەشە سەندنی مەعریفی ئەوەی پەیوەندی بە بیرکردنەوە هەیە بیکات. پرۆسەی ڕاهێنان بۆ زیاتر لە 600 مامۆستا بۆ ناوەندەکانی خوێندن لە بواری شێوازەکانی وانەوتنەوە کە پرۆژەکە ڕاهێنان و کارامەییەکانی مامۆستایان گەشە پێدەدات و هاوبەشی دەکات لە قوتابخانەکانی گوند و شارەدێ و شارۆچکە و شارەکاندا ڕاهێنانەکانیش ماوەی 40 ڕۆژ دەخایەنێت. ڕاهێنانی پچڕ کۆتایی دێ ڕاهێنانی بەردەوام و گشتگیر بۆ هەمووان دەبێ لە هەموو ناوەندەکانی خوێندن ڕاهێنان ئەنجام دەدرێت چونکە لە ساڵانی ڕابردوو خەرجیەکی زۆر بۆ ڕاهێنان کراوە
ئەرک و فەرمانێکی زۆر بۆ ڕاهێنان ئەنجام درراوە ڕاهێنانێکی زۆر کراوەتەوە بەڵام چونکە بەشداری هەمووان نەبووە چونکە گشتگیر نەبووە بۆیە بیر لەو استراتیژە نوێیە کراوەتەوە و ڕاهێنان بەردەوام دەبێت. هەر ڕاهێنەرەیەک 10 تا 12 قوتابخانەی بۆ دیاری دەکرێت و هەر مامۆستایەک لە ناو قوتابخانەکەی خۆی هەفتەی یەک کاتژمێر ئەو ڕاهێنانە وەردەگرێت. مامۆستای ڕاهێنەر بە تەواوی خۆی تەرخان دەکات بۆ ڕاهێنانی مامۆستایانی ئەو قوتابخانانەی بۆی دیاری دەکرێت. لە ماوەی 2 ساڵی داهاتووشدا خاڵە گرنگ و استراتیژیەکانی ئەم هەنگاوە دەردەکەون و توانە و کارەمایەکانی مامۆستایان گەشە دەکات کە دوجار خزمەت بە بەرزکردنەوەی ئاستی خوێندن دەکات لە قوتابخانەکان. بۆ دروستکردن و بنیاتنانی مامۆستایەکی کارامە بەوانەوتنەوە و بەکارهێنانی قوتابی وەک کارکتەرێکی سەرەکی لە ناو پۆلەکاندا بەڕێوبەرایەتی مەشق و ڕاهێنانی وەزارەتی پەروەردە دووبارە دەستی کردەوە بە ڕاهێنانی مامۆستایان لە ماوەی 40 ڕۆژدا زیاتر لە 600 مامۆستای ڕاهێنەر دروست دەکرێن لەم خولانەدا بۆ ئەوەی ئەوانیش مامۆستایانی دیکە لە قوتابخانەکاندا فێری شێوازی وانەوتنەوە بکەن. ڕێناز سەعالی کوردستان 24 هەولێر. مامۆستا بایز خۆی کە ئێستا لە ناو راپۆرتەکەی هاوکارم ڕێناس باسی کەمێک لە شێوازی ئەم پرۆژەیە کرد و ئەم ڕاهێنانی کرد خۆی ئێستا میوانە لەگەڵمان بایز عەبدوڵڵا بەڕێوەبەری بەڕێبەراتی مەشق و ڕاهێنان لە پارێزگای هەولێر بەخێر هاتن تەکەین بەخێر بێت مامۆستا بایز. زۆر سپاس دەستان خۆش بێت. بژیت مامۆستا بایز ئەوەی کە لە راپۆرتەکە باس کرا پوختەیەک بوو بەڵام ئەمانەیە زیاتر وردەکاری لە جەنابچە وەربگرین. ئامانج لە ئەنجامدانی ئەم ڕاهێنانە بۆ مامۆستاکان چیە لە وەزارەتی پەروەردەوە کە ئەم پرۆژێ ڕێکخراوە؟ سەرەتا سپاس بۆ ئێوە بۆ ئەم دیدارە. ڕاهێنان یەکێکە لە ڕێزکەوت تەوەرە گرنگەکان بۆ ئامادەکردنی هەر پیشەیەک و هەر کەسێک تاوەکو کارامە بێ بەتوانا بێ سەرکەوتوو بێ. وەزارەتی پەروەردە لە استراتیژێکی گرنگی نوێدا تایبەت بە ڕاهێنان و ئامادەکردنی مامۆستایان بیرۆکەیەکی نوێ بە هەڵبژاردن و دیاریکردنی مامۆستایانی بە ئەزمون و بەتوانا لە ناوەندەکانی خوێندن لە سنووری پەروەردەکان بە بەشداری پێکردنیان لە خولێکی سەرکردا لە خولێکی ئامادەکردنی و ڕاهێنانی ڕاهێنەران دەتوانین ئەم مامۆستایان ئامادە بکرێن وەکو ڕاهێنەر وەکو سەرکردا بۆ بنیاتنان و گۆڕانکاری و وەرچەرخانێکی نوێ لە پرۆسەی پەروەردە و فێربوون و فێرکردندا. ئامانجی وەزارەتی پەروەردە بە تایبەتی ڕێزدار دکتۆر ئالان وەزیری پەروەردەی حکوومەتی هەرێمی کوردستان پەرەپێدان و بنیاتنان و پێشخستن و گۆڕانکاریە لە شێوازی وانەوتنەوە و بەڕێوەبردننی پۆل و داهێنان و فێرکردنێکی نوێ سەردەمیانە کە گونجاو بێت. هەر بۆ ئەو مەبەستا استراتیژێکی گشتگیر لە هەرێمی کوردستان داڕێژراوە کە 600 مامۆستای بە ئەزمون بەشداری خولێکی سەرکردە بکەن ببنە ڕاهێنەر ببنە کەسی بەتوانا و بە ئەزمون باشتر شێوازی وانەکان بە مامۆستایانی سەرجەم ناوەندەکانی خوێندن بگەێن. واتە ئەمە خولێکی ڕاهێنانی تیئۆتیە ئەمان ئەم 600 مامۆستایە دواتر ڕاهێنان بە مامۆستای دیکە دەکەنەوە؟ بەڵێ. باشە. ئەو مامۆستانی کە بەشدار دەبنە مامۆستای ڕاهێنەری سەرکردە خول بۆ مامۆستایانی ناوەندەکانی خوێندن دەکەنەوە لە خۆناخەکانی باخچەی منداڵان بنەڕەتی ئامادەی قوتابخانە پیشەیەکان. پسپۆڕایەتیەکان ئەگرێتەوە کام پسپۆڕاتیان ئەگرێتەوە لە مامۆستاکانە؟ بە شێوازێکی گشتی هەموو پسپۆریەکان بەشدار دەبن. لەبەرەوەی گرنگی دەدرێت بە ڕاهێنانی مامۆستایان لەسەر شێوازی وانەوتنەوەی سەردەم لە ڕووی دەرونی دەروونزانی پەروەردەیی بەڕێوەبردننی پۆل فێرکردنی نوێ بەکارهێنانی ئامێرە زیرەکەکان و تەکنۆلۆژیا هەتاوەکو ئاستی مامۆستایان و چالاکی مامۆستایان و جوڵەی مامۆستایان بە ئاراستەیەک بگۆڕێت کە قوتابیان سوودمەند بن کە قوتابیان چالاکتر بن کە ناوەندەکانی خوێندن کاراتر بن. زۆر باشە. مامۆستا بایز مەرجە ئەو مامۆستایانە ئەم جۆرە ڕاهێنانان ببین هەرچەندە ئەمە یەکەم ساڵە ئەم ڕاهێنانە دەکرێت بەڵام ئەمە کراوەتەوە مەرج بۆ مامۆستاکان؟ ڕاهێنان بۆ هەمووان دەبێ بە بەشداری هەمووان دەبێ. ڕاهێنان ساڵانی پێشوش کراوە بەڵام ساڵانی پێشوو ڕاهێنان کە کراوە پچڕ بووە
وەکۆمی ئەم ساڵەوە بۆڵم ئەمە یەکەم جارە بەم شێوەیە بۆ هەمووان نەبووە بە بەشداری هەمووان نەبووە ئێستا ڕاهێنان وەرچەرخانێکی نوێ بەخۆیە دەبینێت لە استراتیژە نوێیەکەی وەزارەتی پەروەردە ڕاهێنان لە ناو ناوەندەکانی سنتەری ڕاهێنان دەگوازینەوە بۆ ناوەندەکانی خوێندن مەرج سەرجەم مامۆستایان تێیدا بەشدار بن لە هەفتەیەکدا مامۆستا کاتژمێرێک ڕاهێنان وەردەگرێت لە سەرجەم ناوەندەکانی خوێندن مامۆستای ڕاهێنەر لەگەڵیان بەردەوام دەبێت بە دوواداچوون دەکا ڕاپرسی دەکا وانەی مامۆستا دەبینێ بۆ چۆنیەتی و تێگەیشتن لە ڕادەی جێبەجێکردنی شێوازی وانەوتنەوەی تازە نوێ لەلایەن مامۆستایانەوە خۆتان مامۆستاکانتان دەست نیشان کردو یاخود ئەمە بە سیستەمێک بووە کە ئەتوانن لە ڕێگەی فۆرمەوە بوو بێت یاخود خوان ئەگەر زانیویان ئەم پرۆژەیە خوان هاتون تەقدیمیان کردو یا ئێوە مامۆستاکانتان هەڵبژارد ئێمە وەکو بەڕێوەبەراتی مەشق و ڕاهێنان لە پارێزگای هەولێر بە هاوکاری و هەماهەنگی لەگەڵ بەڕێوەبەری پەروەردەی قەزاکان و سەرپەرشتیاری یەکەمی پەروەردەی قەزاکان و بەشی پلاندانان لە پەروەردەی قەزاکان ڕاگەیاندن و ئاگاداریمان بۆ سەرجەم مامۆستایان و سەرجەم ناوەندەکانی خوێندن بڵاو کردەوە بۆ ئەوەی ئەو مامۆستایانەی ئارەزومەندن مەرج و ڕێنمایی و ڕێکارەکان دایانگرێتەوە فۆرمی خۆپاڵاوتن بۆ بەشداربوون لە خولی مامۆستایانی ڕاهێنەران پڕ بکەنەوە دوای ئەوەی کە فۆرمەکانمان پێگەیشتەوە داتاکانمان کۆ کردەوە پێش دەستپێکی خولەکە چاوپێکەوتن لەگەڵ یەکەی مامۆستایان کراوە بۆ ئەوەی مامۆستاکە ئارەزومەند بێ کارا بێ چالاک بێ بەتوانا بێ بە ئەزمون بێ تەمەنیشی شیاو بێ و پابندیش بێ بەو ڕێکار و ڕێنمایانەی کە تایبەتە بە ڕاهێنان و ڕاهێنانی مامۆستایان لە ناوەندەکانی خوێندن باشە ئەو فۆرمە لەناو فۆرمەکە داوای چی کرابوو تەمەن و چەند ساڵ ئەزمموی هەیە ئەمانە دوو جۆر فۆرممان هەبوو فۆرمێک تایبەت بوو بە زانین و زانیاریەکانیش کەسی مامۆستا ناوی چواری پیشەکەی سپۆریەکەی بڕوانامەکەی تەمەنی شوێنی کارکردنی زانیاریەکانی لە سیستەمی ئی پەروەردە شوێنی دانیشتنی ئەو سنووری ئەو پەروەردەی کە لی دادەنیشێت ئایا مامۆستای پاڵێوراو بەشداری خولی کردووە ڕاهێنەری کردووە لە خولەکاندا ئەزمونێکی هەیە لە خولەکاندا لە هەمان کاتدا دەبێ بەلای کەمەوە 5 ساڵ زیاتر ئەزمموی مامۆستایەتی وانەوتنەوەی هەبێ و تەمەنیشی لە 50 ساڵ بەرەوسەر نەبێ بۆ ئەوەی گوێگرێکی باش بێ زمان پاراو بێ کارا بێ گۆڕانکاری لە تواناکانیدا بکات بتوانێت ئەنجامی بدات باشە فۆرمی دووەم بمورە فۆرمی دووەم تایبەت بوو بە بەڵێننامەیەک بۆ پابندبوون و بەردەوامی ئەو کەسەی کە دەبێتە ڕاهێنەر چالاکانە بەشداری خولی ڕاهێنەری دەکات سەرکەوتوو بوو بڕوانامەی بەدەستێنا دەبێت پابند بێ بە وەرگرتنی 12 قوتابخانە لە سنووری پەروەردەکەی ڕاهێنەری بە 12 قوتابخانە مامۆستایانی 12 قوتابخانە بکات داوای گواستنەوە نەکات بەردەوام بێ لە ڕاهێنان چونکە استراتیژیەکە بۆ یەک کات نیە پرۆژەیەک بێت کاتە تاکەی بەردەوام ئەبێت بەردەوام دەبێت هەتاوەکو بواری پەروەردە و پێشخستن و بنیاتنان و توانەکانی مامۆستایان پێویستی کاتە جیاوازی ئەم خولای ئەم ڕاهێنانە لەگەڵ ڕاهێنانەکانی دیکە ئەوەیە کە ئەمە ماوەی زیاتر بەردەوام بێت و وەک دەڵێن هەر بەردەوام بێت هەتاوەکو بەگشتی بە بەردەوام ساڵانە کۆمەڵی مامۆستا ڕاهێنانیان پێکرێت بەڵێ خۆی بەردەوامی و استراتیژی وەزارەتی پەروەردە بۆ ڕاهێنان و ڕاهێنانی مامۆستایان بە پاڵپشتی ڕێزدار مەسرور بارزانی جەنابی سەرۆکی حکومەتی هەرێمی کوردستان نەخشەدا ڕێژەر و سەرپەرشتیکردنی ڕاستەوخۆی ڕێزدار دکتۆر ئالان وەزیری پەروەردەی حکومەتی هەرێمی کوردستان بە سەرپەرشتی و هەماهەنگی و هاوکاری و ڕێنماییکردنی ڕێزداران بە ڕێوەبەری گشتی پەروەردەکان و جێبەجێکردن و سەرپەرشتیکردن و ئەنجامدانی لەلایەن بەڕێوەبەری و بەڕێوەبەرایەتیەکانی مەشق و ڕاهێنان لە پارێزگاکان استراتیژێکی بەردەوام دەبێت بنیاتنانێکی تۆکمە دەبێت بۆ داهێنانێکی جۆری دەبێت هەتاوەکو بواری پەروەردە و فێرکردن و فێربوون لە هەرێمی کوردستان بە ئاراستە و ئاسۆیەک و ئامانجێکی باشتر و پێشکەوتوتر و بەرهەمهێنانێکی باشتر درێژخایان دەبێت زۆر باشە مامۆستا بایز کێن ئەوانەی کە دواتر سەرپەرشتی ئەم خول و ڕاهێنانەکەن و هەڵسانگاندنیشیان بۆ ئەکەن بەڕێوەبەرایەتیەکانی مەشق و ڕاهێنان لە پارێزگاکان گروپێکی ڕاهێنەران و ئەزموندارانی خۆمان هەیە
کە وەکو هۆبەیەکی تایبەت بە هەڵسەنگاندن و بە دوواداچوون بۆ ڕاهێنەران و ئەنجامدانی خولەکان لە ناوەندەکانی خوێندن وەکو تۆڕێکی ڕێکخراو هەر یەکێک لەو کەسە بەرپرسانە لەو هۆبەیە سەرپەرشتی و بە دوواداچوون و پەیوەندی لەگەڵ گروپی کۆمەڵێک لەو ڕاهێنەرانە دەکات کە ئێمە ئامادەمان کردووە بۆ ئەوەی بتوانێت داتاکان و چالاکیەکان و خولەکان و ڕاپرسیەکان و هەموو پێداویستیەکانی ئەنجامدانی ئەو خولان لە ناوەندەکان بگاتە هۆبەکەش ئامادەی بکە ئێمە وەکو بەڕێوەبەرایەتی مەشق و ڕاهێنان بەرزی دەکەینەوە بۆ بەڕێوەبەرایەتی مەشق و ڕاهێنان لە نووسنگەی جەنابی وەزیری پەروەردە. باشە. مامۆستا بایز هاوڕێ ڕەخنەگر هەیە لە قوتابخانەکانە. ئەم ڕاهێنەرانەی کە دەچنە قوتابخانەکانەوە لەگەڵ هاوڕێ ڕەخنەگر چۆن ئەتوانن هاوکاری یەک بن یاخود بە شێوازێکی تر چۆنەڵێ دەست لە کار یەکتر وەرنادەن یاخود ئەتوان ببنە هاوکار بە یەکەوە؟ بەڕێزان سەرپەرشتیارانی پەروەردەیی کە هاوڕێی ڕەخنەگرن لە ناوەندەکانی خوێندن لە ڕوانگەی کارگێڕی قوتابخانەکان هەماهەنگی و هاوکاری و ڕێنمایی کارگێڕی قوتابخانەکان دەکەن بۆ سەرکردن و بۆ سەرکەوتن و پێشخستن و بەڕێوەچوون و بەدیهێنانی دید و پەیامی ئەو قوتابخانەی کە هەیە لە ڕوانگەی تۆمارەکان کارگێڕی قوتابخانە پاکوخاوێنی قوتابخانە هەڵسەنگاندنی قوتابخانە پێشخستن و پەرەپێدانی قوتابخانە ئەوان کار دەکەن. بەڵام مامۆستایانی ڕاهێنەری ئێمە لە ئایندەدا کە دەچنە ناوەندەکانی خوێندن خول بۆ سەرجەم میلاشی قوتابخانەکە دەکەنەوە بە دوواداچوون لەسەر چۆنیەتی و جێبەجێکردنی خولەکان دەکەن وانەی مامۆستاکان دەبینن بۆ ئەوەی بزانن چۆنیەتی جێبەجێکردن و شێوازی وانەوتنەوەی مامۆستاکە گونجاوە و بەو شێوەیە کە لە خولەکاندا پێیدراوە. واتە بەرزکردنەوەی ئاستی زانیاری تەنیا ئەمە ئەرکی ئەوانە. بەرزکردنەوەی ئاستی توانا و چالاکی مامۆستایان و شێوازی وانەوتنەوەی سەردەم بەڵام چەند ڕوویەک لە خۆی دەگرێت. یەکێک لەوانە دەروونزانی پەروەردە، چالاکی مامۆستا، شێوازی وانەوتنەوەی سەردەم لە ناوەندەکانی خوێندن لە هۆڵەکانی خوێندن، بەکارهێنانی ئامێرە زیرەکەکان، سوودوەرگرتن لە سەردەم و لە پێشکەوتنەکانی ئێستای قۆناغی فێرکردن. و بەردەوامیش دەبێت لەوانەیە لە ساڵانی داهاتوودا بە ئەو مامۆستا ڕاهێنەرانە خولی بەهێزکردن، خولی پەرەپێدان، خولی بنیاتنان، خولی نوێگەریشیان بۆ بکرێتەوە بۆی مامۆستایان ڕۆژ بە دوای ڕۆژ ساڵ لە دوای ساڵ داهێنانی زیاتر لە ناو ڕاهێناندا بکەن. باشە. وەکو دواپرسیاریش هەر ڕۆژی یەک کاتژمێر کاتە بە کۆی گشتی ئەگەر بۆ 18 ڕۆژ بەردەوام بێت چەند کاتژمێرە کات مامۆستاکان ڕاهێنان وەرەگرن؟ مامۆستایانی ڕاهێنەری بەشدار بوو لە خولی ڕاهێنانی ڕاهێنەران لە ماوەی 18 ڕۆژدا ڕۆژ ناڕۆژێک ڕۆژانە 4 کاتژمێر خولی ڕاهێنانی چڕ و پڕ و چالاکیان پێدەدرێت. نۆڕۆژەکەی تریش کە ئەو ڕۆژەی لە خولەکە نیە ئەرک و کار و چالاکی بۆ دیاری دەکرێت ئەنجامی بدات ئامادەی بکات بۆ ڕۆژی داهاتوو بتوانێت بە شێوازێکی پراکتیکی بە شێوازێکی نمونەیی لە ناو هۆڵەکان و لە ناو چالاکیەکاندا پێشکەشی بکات. واتە کاتە 40 کاتژمێر. بەڵێ بۆ ئەوەی مامۆستاکە لە ماوەی 40 کاتژمێرەکەدا لە ماوەی ئەو نۆڕۆژێکی کە لە ماڵەوە کارەکانی ئامادە دەکا و ئامادەکاری دەکات بۆ ئەنجامدانی ئەرکەکانی ماڵەوەی بتوانێت مامۆستایەکی کارە، مامۆستایەکی بەتوانە، مامۆستایەکی کراوە، مامۆستایەکی ڕاهێنەری سەردەمیانە بێت. زۆر سپاس دەکەین مامۆستا بایز عەبدوڵڵا بەڕێوەبەرایەتی مەشق و ڕاهێنان لە پارێزگای هەولێر. ئەم بەیانیە میوانی پرۆگرامی ئێمە بوویت لە بەیانی 24 هیوادارین کە نمونەتان زۆر بێت بەردەوام بن و بەو هیوایی کە نەوەیەکی زۆر پێشکەوت و زۆر زانە با کۆمەڵگە بتن. سواز بۆ بەڕێستان، سواز بۆ کوردستان 24، سواز بۆ کارمەندان ماندوونە ناسانی پشتی کامیرا، سەرجەم کارمەندانتان. هیوا دەخوازم دائیمەن دەرفەتی وا بڕەخسێت بۆ ئێمە و بۆ هەموو ئەوانەی کە لە بواری پەروەردە و پیشەی داکار دەکەن هەتاوەکو هەمومان پشتیوانی یەکتر بین، هەتاوەکو هەمومان هاوکار و هەمانجی یەکتر بین. من لێرەوە لە شاشەی تەلەڤیزیۆنە جوانەکەی ئێوەوە داوا لە مامۆستایانی ڕاهێنەری بەشداربوو دەکەم لە خولەکان، کارا بن، چالاک بن، بەردەوام بن، دڵسۆز بن. و داوا لە مامۆستایانی ناوەندەکانی خوێندن دەکەم هاوکاری مامۆستایانی ڕاهێنەرکەن لە ئایندەدا بۆ سەرکەوتنی پرۆسەکە، بۆ پێشخستنی فێربوون و فێرکردن، بۆ پێگەیاندنی نەوەیەکی چاوکراوەی سەردەمیانەی پێگەیشت و کە بتوانین سەرکردایەتێکی نوێی گەلەکەمان بکات و هیوای سەرکەوتن بۆ ئێوە و بۆ هەموو گەلی کورد و سەر پرۆژەکەمان لە ئایندەدا. زۆر سپاس دەکەم. سپاس.
سەبات بە کەرتی غەزەش بابەتێکمانە بێت کە لە کەرتی غەزە فستیڤاڵی ڕۆژی فۆلکلۆری فەڵەستینی بەڕێوە چووە سەدان فەڵەستینی دانیشتوی غەزە بە چەندین چالاکی جیاواز بەشداریان لە یادکردنەوەی کەلەپوری خۆیان کردووە. هەڵپەڵکەیەکی تایبەتی فەڵەستینیەکان و چادری بەدووەکان دیارترینی بابەتی سەرنجڕاکێشی ئەو فستیڤاڵە بوون کە دەستەی ڕۆشنبیری و هونەری بە هاوکاری لەگەڵ دامەزراوە هونەریە ناوخۆیەکان ڕێکیان خست بوو. ترتيل ربابة فلسطينية ربابة فلسطيني بميلودك خمجين فدجنة دبجة خلقي دقل همي زحمتيان ودمين دجوار لأم لفيدر ماينة آوازك گریدایی بنریتن کفنار و باشترین برسوه بوان دنگوین دبیجن ناسنامه کلتوریا فلسطینی هات یجبیر کرن. موتا أو نسيانا رغم الاحتلال والحروب اللي بتصير في فلسطين تەویوان شەڕ و داگیرکاریên ku berdewam li vê derê çê dibin lê me pêgirî bi nasnameya kelepûriya Resenê Filistînî kiriye. Ev kultûr ji bav û bapîrên me ji bo me maye. Em û zaroyên xwe dê berdewam bin di parastina wê de. ما بنتخلاش عن التراث ولا على الهوية الفلسطينية. لێ li pişt keyfxweşiya van bûneyan pirsiyarek çêdibe. Ew jî ew e, erê li ser demê teknolojiyayên pêşkevtî û ji destdana xewnên gencan. Her hûsa belavbûna modern rojavayî, erê zarokan ji bîr kiriye, هل نسي الصغار حاليا دخلنا الموضة دنوکەدا ئەم دەرگەهەیە نەخشاندنا جلوبەرگێن جوتیاران چوینەت نەڤا مۆدەیدا هەروەسا ئەم نەخشاندنا کراسێن بۆکاندا کارتکن بێگومان هەمی ئەو تشتێن مەکار تێدەکرین ئەم هەوڵ دەدەین دیگەل مۆدەین نودا بگونجینین. یا گرنگê em dan bûye çendê binîn ku parastina kultur û dîrokê bi şêwazekê sîstematîk pêtivî bi destgehên bêhêz heye. Hewlên dihêne dan di niha de dihejarin û ji aliyê takekesan ve dihêne encamdan. بقيت فردية ئەگەر ئەم لە کەلەپورê خودی دەرنەکەون یا بێبەهایە لێ ئەم بە کەمترین شیانên بەردەست کار دەکەین هەوڵ دەدەین دڕێیا دەستگەهێن نیشتیمانیدا کەلەپورێ بپارێزن دەوێ ئەمڤی کەلەپوری نیشانەفشێنوو بدەین ji bo vê yekê jî em di gel zankoyan kar dikein bû gehandina van peyaman. فەڵەستینی divê rewresma kelepûrî da dixwazin peyameka zîndî bigehîne hemî aliyên cîhanê ku serbarî eva bi serê wan dihêt belê pa nasnama wan ya kulturî û komalayetî herdem ya zîndî ye. بها طباسي كردستان 24 غزة فلسطين. بابینە ناو دنیای فیلمەوە بۆ هەوادارانی فیلم چەند فیلمێکی نوێ ئێستا لە سینەماکان ببورن نمایشەکرێت لەم راپۆرتە باسی 5 لە پڕداهاترینی فیلمەکانی ئەم هەفتەی جیهان دەکەین کە بە بۆکس ئۆفیس دەناسرێت تایواوە ببینن منیش ئاوێ بخۆم و هەناسێ تازەکەم بێ مۆلەت. پڕداهاترین فیلمی ئەم هەفتەیە نمونەیەکە لە سەرەوەی کە فیلمە ترسناکان لە هەر بارودۆخێکی هۆڵیوود دەتوانن پارە کۆ بکەنەوە چونکە تێچووی دروستکردیان کەمترە لە چاو فیلمی یاکشن و سەرکێشی. فیلمی سمایل بە 17 میلیۆن دلار دروست کراوە بە 2 هەفتە زیاتر لە 90 میلیۆن دلاری کۆ کردێتەوە. ئەو فیلمە لەلایەن ستودیۆی پاراماوند بەرەماتوە و بڵاوکراوەتەوە. چیرۆکەی باسی پزیشکێک دەکات لە نەخۆشخانەیەکەوە دەبینێ هەندێک کەس دوای ئەوەی زەردەخەنە لەسەر شێوەیان دروست دەبێ دەمرنیان هێرش دەکەنە سەر خەڵکی. نهێنی ئەو ڕووداوە نەخوازراوانەش چیرۆکی ئەو فیلمەیە. سمایل هێستا نمایش دەکرێت. فیلمێکی دیکە لەم هەفتەیە بۆ یەکەم جار نمایشکرا ڕێکلامێکی گەورەی لە ئۆنلاین بۆ خۆی کرد وەستاتێکی پڕاستێرەی هۆڵیوود لە خۆ دەگرێت کەچی هێشتا هەر نەیتوانی لە 10 میلیۆن زیاتر کۆکاتەوە کە بودجەیەکی زەبەلاهی 80 میلیۆن دلاری بۆ تەرخان کراوە. ڕەخنەگران 33 لە سەدیان پێداوە لە ڕۆتن تەمەیتۆس خەڵکی لایەم دیبی 6.2 لەدەیان پێداوە. هەرچەندە کریستن بیل براوەی خەڵاتی ئۆسکار مارگۆت ڕۆبی جۆن دەیوید واشنگتن تەنانەت هونەرمەندێکی گۆیانی بێژی وەکو تەیلەر سویفتیش نەیانتوانی قەنەعەت بە بینەران بێنن بستنە سینەماکان و تکتی ئەو فیلمە بکڕن. فیلمی ئەمستەردام پێرەچی یەکێ بێت لە گەورەترین شکستەکانی ئەم ساڵ. چیرۆکەی باسی ساڵانی 1930ەکان دەکات کاتێ چەند هاوڕەیەک دەبنە شایەت حاڵی ڕووداوێکی کوشتن. ئەو ڕووداوەش پێویستی باڵهێنانی ئەو نهێنیە کە گەورەترین نهێنیە
لەم شێوە هاتینە کۆتایی پرۆگرامیان بەیانی 24 هیوادارم کە پرۆگرام بەدڵی ئێوە بوو بێت تا بە گەشتنەوەیەکی دیکە لە نێوان ئێمە و ئێوە بەخواتان ئەسپێرم ماڵتانەوە خەچەندە